سرودی ئەی ڕەقیب سرودی نیشتیمانی کوردستانە و ئەم شعرە شعری شاعری گەورەی کورد دڵدارە و ئەم سرودە بۆتە بەشێک لە فەرهەنگی کورد و کوردستان لە هەولێر لە مەراسیمێکی یادکردنەوەدا یادکردنەوەیەک بۆ ئاوازدانەری سرودی نیشتیمانی ئەی ڕەقیب ڕێکخرا. بە ئامادەبوونی ژمارێک لە نووسەر و ڕۆشنبیر و کەسایەتی هونەری و ئەدەبدۆستان دەستگای کلتوریات مەراسیمێکی یادکردنەوەی بۆ ئاوازدانەری سرودی نیشتیمانی ئەی ڕەقیب شێخ حسێن بەرزنجی ڕێخست. هەر لە مەراسیمەکەدا ڕێز لە خانەوادی ئەو کەسایەتی گیراوە و دواتر فیلمێکی دۆکۆمنتاری لەسەر ژیانی ناوبرا و نمایش کرا. پیرۆزبایان لێ دەکەم بەوەی کە لە دووتوێ کارەکانیاندا باسییان کرد سرودی ئەی ڕەقیب لە ڕگانون خوێندنەوە بۆ سرودی ئەی ڕەقیب و ڕوون دەکاتەوە بۆ نەوەکان زۆر گرنگە دەکەوێتە بەرپاس و خواسی زیاتر و فراوان ئامادەبوونی هێژا و دیوانەتی مرۆڤێکی بەزۆر و ئەمەکدار بەنەتەوە و هات دیرۆکێکی سەخت و پڕ لەسەر مەسەلەیدا گوزەریکردنە 80 ساڵ ئەم سرودا ئەم مارشە بۆ دەوێت مانزی پێشکەش دەکرێت با بەڕێزیان بکەن. ئەو مارشە مەزنی کە هەموو کوردپەروەرانی کوردستان لە هەر شوێنێ بۆ لە شاری هەولێر وەکو دەستگای کەلتوریات ئەم سالاچێ یەکەم سالاچێمانە هەر بۆ زانیاریت یادی پیاوێکی گرنگ دەکەین لە شاری خۆمان ئەویش شێخ حوسێن بەرزنجیە کە ئاوازدەنەری ئەی ڕەقیبە. بەهۆی ئەوەی هەتا بەجیلی نوێ بگەێنین کە ئەو کەسانی لەبیر نەکرێن هەم بەجیلی نوێ بناسێنینەوە بە جیلی کۆنیش وە بیریان بێنینەوە کە کەسی وامان هەیە و هەر کەسێک لە کوردستان هەر تاکێک مانێ ئەو کەسایەتیانە بناسێک زیاتر و باشتر. تەنها لە شاری هەولێر نابێ بچنە شارەکانی تری کوردستان و کەسایەتەکانی تری لە بواری جیاکانی کوردستان دەربارەی بە خەڵک دەناسێنی زیاتر.